خاڵێکی تر پەروەردەی کۆمەڵکاری و واقعناسیە کە ئەمەش دیسان وەکو سەرتوێژی ئیشەکانمان وایە، یعنی دوای ئەم مەشکەژەنینە چاوەڕێی کەرێکەکەین. ئەمەش بە فەزلی خوای گەورە شتێکی باشە کە 8 کتێبمان داناوە بۆ کۆمەڵکاریەکە. ئەو کەسانی کە ئەیانەوێ لە دید و تەسەوری ئێمە تێبگەن و ئەو خوێندنیان خوێندووە دێن ئەم 8 کتێبە خوێنن. هەروەکوتم ئەم کتێبانە شەندێکیانە لە کوردستان چاپکراون و هەیە، ینی برایەتی دینی ڕەنگە لە مەکتەبە کاتی ئێستا هێشتا مابێکە خەڵک دەسی بکەوێت. یان مەسەن کتێبێک لەوانە کتێبێکی کاک ئیدریس سیوەیلیە بە ناوی ڕەوتی ئیسلامی لە باشووری کوردستان لە ساڵی 1940 کتێبێکە چاپکرا و چاپی دووەمیشی هەر هەیە و لە زنجیرە کتێبێکی نایابە کە ئیدریسی وەیلی چاپیانەکات. و ئەمە کتێبێکە ئێمە هەر تەبەنامان کردو بیخوێنین و خۆمانی پێتەسقیفکەین و ئاگامان لە ئەحداسەکانی بێ ئەو جۆرەشتان. 8 کتێبی وامان دیاری کردو کە ئەم کەسە چاوی بکرێتەوە لە واقعناسی و شارەزای مێژووی نوێ بێ مەرکزەکانی دەبڕێگراچوونی کوردستان، مرکزی قووەت و مەسەلا ئەم جۆرەشتانی کە لە کوردستانە پێویستمان پێێتی کە خەڵک چاوی لەسەری بکرێت. مەرحەلەی دووهەمش 8 کتێبی ترەکە دامانناوە، ئەوانیش طبعاً دید ڕوونیە مافی ڕێبەرە دەستپێکی کاری ئیسلامی لە باشووری کوردستانە، ئەرکی ڕەوتەوانە کێشەکانی کۆمەڵکاریە بژاری دەروونە بەشی یەکەمی لە کۆمەڵکاریەکەمە خوێنرە بەشی دووەمە خوێنرە وەکوتم هەروە مەشخەڵی ڕێک کە چاپکراوە لە کوردستانیش هەیە. اینجا منهەجی قۆناغی سێم کە ڕێبازی بانکەوازەکەیە کە ئەحمەد فایز نووسیوەتی و تەرجمە کراوە، ماشەڵڵا کتێبێکی نایاب و ئەکرا ببێ بە 5 مجلد، بەڵام ئێستا پلان وایە کە ببێ بە 3 کتێب بۆ ئەوی لە 3 مەرحلەی ئێرەشا بخوێنرێ ئینشاڵڵا.